بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی و پشتبەستن بە ئاوی سەرزەوی بەڕێبەرایەتی ئاوی کەلار دەیەوێت قۆناغ بە قۆناغ بیرئێرتیوازەکانی شارەکەدا بخات کە ژمارەیان 94 بیری ئێرتیوازیە. لە قۆناغی یەکەمیشدا 15 بیریان داخراوە. دوای نۆژەنکردنەوەی پاڵاوگەی کۆنی ئاوی شارەکەش کە جێگری سەرۆکی حکوومەت بوجەی بۆ تەرخان کردووە هەنگاو بە هەنگاو بیرەکانی تریش دادەخرێن. بە پێی خەڵماندنەکانیش ڕۆژانە لە کەلار 7 ملیۆن لیتر ئاو بەسەر گەڕەکەکاندا دابەش دەکرێت و هەر کەسێکیش لەو ڕێژەیە زیاتر لە 300 لیتر ئاوی بەردەکەوێت. دوایەوەی لە ماوەی ڕابردوودا کێشەی وەرگرتنی پاڵاوگەی ئاوی کەلار ڕزگاری لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە چارەسەر کراوەکو بەڕێوەبەرایەتی ئاوی کەلار دەستمان کردووە بە دانانی پلانێک بۆ ئەوەی گەڕەکە جیاجیەکان لە شاری کەلاردا سوود لە ئاوی پاڵاوگە وەربگرن و بیرە ئێرتیوازیەکان لە گەڕەکەکاندا بە شێوەی کاتیدا بخرێت تاوەکو ئێستا زیاتر لە 15 بیرماندا خستووە لە گەڕەکە جیاجیەکاندا و لە ڕێگەی ئاوی پاڵاوگەوە ئاویان بەسەردا دابەش دەکەین. بەڕێبەری ئاوی ژێرزەوی گەرمیان باس لەوە دەکات جێبەجێکردنی پلانێکی وە خزمەتی گەورە بە سامانی ئاوی ژێرزەوی دەکات و دەستبردن بۆ ئاوی سەرزەوی و پاراستنی ئاوی ژێرزەویش لە ناوچەکەوا دەکات لە کاتی وشکە ساڵیشدا کەلار ڕوبەڕووی کەم ئاوی نەبێتەوە. ئاوی سەرزەوی ئەگە سوودی لێوەربگرێ ئاوی ژێرزەوی ئەمێنێت و بۆ ڕۆژێکی دواتر. ئەم کارێکە ئەوان کردوانە ئیشێکی زۆر باشە لە هەر شوێنێکەکە ئاوی سەرزەوی هەبێوەکو ئۆیسە سیروان ئەمان پشت بە سیروان ببەستن ئەم ئاوی ژێرزەوی لە ئێستادا ئەمێنێت وەکو خەزینێکی بۆ دوا ڕۆژ لە هەموو شوێنەکان. بەڵام ئەو بیرێلەکەوا کراوە ئەگەر دایەخرێت بە شێوەیەک بێت کەوا ینی نەکتەوە بۆ کۆتا بڵێن کەوای تروازی لێتێرین لەبەرەوە وشکە ساڵی ڕوئەدا شتێتر دێت سەرێ بۆی ئەو بیرە بە هەمان شێوەکو چۆن سیانەی لەسەر بێ بەردەوام هەبێ. لە سنووری ئیدارەی گەرمیان 1600 بیری ئێرتیوازی بە شێوەی یاسایی هەیە و 600 بیریش بە شێوەی نایاسایی لێدراوە. هەموو ئەمانەش ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر کەمکردنەوەی ڕێژەی ئاوی ژێرزەوی ناوچەکە هەیە. بە کەمکردنەوەی ژمارە و بیرانش سامانی ئاوی ژێرزەوی ناوچەکە دەپارێزرێت بۆ ساڵانێکی دوور و درێژ. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.